ئازیزانی NRT سڵاوتان لەبێت. پاش ئەو مەترسیانەی داعش بۆ هەرێمی کوردستان دروستی کرد، دیمەنێک کە سەرنجی تەواوی هاوڵاتیانی بۆ خۆی ڕاکێشە هاتنی هێزی پارچەکانی دیکەی کوردستان بوو بۆ پاڵپشتی لە هێزی پێشمەرگەی کوردستان و بۆ پاراستنی هەرێمی کوردستان. بەڕێزان، لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم محەممەد ئەمین پێنجێنی سیاسەتمەدار و هەروەها ئەندامی کۆنگرەی نەتەوەی کورد قسە لەسەر دەرهاویشتەی ئەم یەکدەنگیە دەکەین کە لە ئێستادا دەبینرێت. بەڕێزانەوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی NRTەوە پرسیارەکانتان بە کۆمنت بۆ میوانەکەی من بنێرن. زۆر بەخێربەی کاک محەممەد. سپاسانەکەم بژین. دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەو دیمەنەی کە لە ئێستادا دەبینرێت لە تەواوی پارچەکانی دیکەی کوردستانەوە هێز و پاڵپشتی دێت بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ پاراستنی ئەو هەرێمەی کە لە باشوور دروست بووە. چی لەمە دەخوێننەوە؟ یەکەم ئەوە لەوە دەخوێنیکەوە وعی سیاسی و قەومی و نیشتمان پەروەریتی خەڵکی کورد گەیشتوتە ڕادەیەک کە لە حاڵەتی تنگانە، لە حاڵەتی پێویستیە هێزی سیاسی کورد هەموو خلافاتەکان بەلاوە ئەنێ و پشتی یەکتری ئەگرن بەرامبەر بەو دوژمنەی کە ئەمڕۆ هەڕەشە لە وجودی کیانی کوردی و ئەم دەستکەوت و پرۆسە سیاسیەکە. ئەمە لایەکی لە لایەکی تریش ئەمە ئەوە ئەگەیەنێ کە مەسلەی کورد لە جیهانە گەیشتوتە قۆناغێک کە ئیتر ئەم مەسلەیە ناتوانێ بشارێتەوە پەردەپۆش بکرێ و ئەم مەسلەیە ئەبێ بگاتە ئەنجامی خۆی کە ئەویش سربەخۆیی کوردستانیان بەشێکی کوردستانیان پارچەیەکی کوردستانە بە تایبەتی ئەم پارچەیەکە ئێمە لە باشووری کوردستان تایە ئەژی. ئەبینین ئەمڕۆ هاوسۆزی هەموو جیهان لەسەروی هەمویانەوە ئەمریکا، یەکێتی ئەوروپا، مەسەلەن وڵاتێکی جلێزی وەکو فەرەنسا، وەکو بەریتانیا، وەکو ئیتالیا کە ئەمڕۆ چارەنووسی بەشەریەت بەدەست ئەمانەیە یان سیاسەتی جیهانی لە لای ئەمانەوە بەشی زۆری ڕسم ئەکرێ و پێڕێو ئەکرێ و پیاداکرێ. ئەمانە بەدەنگ میلەتی کوردەوە هاتن لەم تنگانە و وحشیەتی ئەم هێزەیشی کە بەرامبەر بە کورد بۆتەوە گەیشتوتە ڕادەیە کە ئیتر کەس نییە باوەڕ ناکەم کەس هەبێت تەحملی بکە گرتنی خەڵک و سەربڕینی خەڵک و هەتکی ناموس و شەرەف و کەرامەتی خەڵک. ئەمانە لە جیهانی ئەمڕۆ و لە ئەمڕۆی گلۆبالیزم و ئەمڕۆی جیهانی گشتگیری و یەکگیریە قوبوڵ ناکرێ. ئەمە ئەم هێرشەی کە هاتە سەر باشووری کوردستان ئەم ڕەهەندانێ هەیە. لەگەڵ ئەوەشە پێویستە ئێمە وەکو کوردی باشوور، وەکو خەڵقی باشوور ئەوەشمان لەبیر نەچێت کە هەندێک ڕەخلەمان هەیە لە بەرەنگار بوونەوە، لە مقاومەتکردن، لە کۆدەنگی هێزە سیاسیەکان پێش هێرشەکەی داعش و دوای هێرشەکەی داعش. ئەو ڕەخنانە پێویستە لە ناو خۆی هێزی سیاسی کوردیە بە شێوەیەکی دیالۆگ و دیموکراتیانە چارەسەر بکرێت. لە ماوەی ڕابردوودا محاولەیەکی زۆر هەبوو، هەوڵێکی زۆر هەبوو بۆ ئەوەی کۆنگرەی نەتەوەی ببەسترێت. قسە لەسەر ناکۆچی قوڵ دەکرا، ناکۆچەکان قوڵن بۆیە ناتوانرێت کۆنگرەی نەتەوەی کورد ببەسترێت. ئەمەی کە ئێستا دەیبینین بۆچی ئەم کۆدەنگێ بۆ کۆنگرەی نەتەوەی نەبوو؟ کۆنگرەی نەتەوەی وەکو ڕێخستنێکی سیاسی مەدەنی دیموکراتی خەڵکی کوردستان لەم قۆناغا پێویستە و پێویست بوو. هەرچەند ئێمە ئەوە 12 ساڵە کۆنگرەی نەتەوەیمان هەیە و من یەکێکم لە ئەندامە دامەزرێنەرەکانی بکەمان لە برۆکسلە. ئەو خەباتێکی سیاسی و دیپلۆماسیمان کرد لەسەر مستەوای جیهان و ئەوروپا. بەڵام ئەو کۆنگرێ نەبووە کۆنگرەی هەموو کورد و هەموو پارچەی کورد و هەموو هێزی سیاسی کورد. بۆچی گەیشتی لەبەر ئەوەی کە هەندێکی هێزی سیاسی هەتا ئێستەیش نزیک لەو فەلسفەیە نابنەوە کە ئەبێ کورد یەک مینبەری سیاسی و دیپلۆماسی هەبێ
بە تایبەتی لە ئەوروپا یەک خیتابی سیاسی هەبێ بەرامبەر بە جیهان بەرامبەر بە ئەوروپا ئەمریکا ئەمڕۆکە وەکو وتم مقدراتی خەڵک زۆربەی لەژێر دەست مبەڕیری هێزێکی کوردی چییە بۆ ئەوە یاخود لایەنێکی کوردی چییە بۆ ئەوەی کە نێوێ بێتە ژێر ئەو فەلسەفەیەوە ئێمە هەموو ئەزانین طبیعەتی هێزە سیاسیەکانی کورد و تەرکیبی و دروستبوونی ئەم هێزە سیاسیانەی کورد کامڕۆ لەسەر شانۆی سیاسی کوردی خەباتی سیاسی ئەەکەن و چارەنووسی میلەتەکە بەدەستیانوەیە هەموو ئەزانین تەرکیبیان علااقاتیان علااقاتی دیپلۆماسیان علااقاتی دووەلیان علااقاتی ئیقلیمیان ممکنە هەندێک هێز هێشتا نەگەیشتوتە ئەو سربەخۆی و ئیسیقلالیەتە کە بتوانێت بەبێ خۆی بە تایبەتی بەبێ پرسکردن بە هیچ لایەکی سیاسی بڕیارێکی ئاوا چارەنووس ساز بدا کە ئێمە وتمان خەڵقی کورد هێزی سیاسی کورد عقلی سیاسی کورد لەژێر چەترێکا کۆبێتەوە بۆ ئەوەی پرۆبڵێم و مەشاکلەکانی سیاسی کورد لەژێر سایە ئەوە چارەسەر بکرێت ممکنە هەندێک هێز هێشتا مراعاتی ئەوە بکەن کە پێویستە لە هەر هەنگاوێکی ئاوا دووەلی ئیقلیمی دەوڵەتەکانی دراوسێمان دەوڵەتی داگیرکەری کوردستان دەوڵەتە گەورەکانی جیهان ڕازی بن هەندێک دەوڵەت هەیە لە دەور و پشتمان کە تەسیرێکی زۆریان هەیە لەسەر حرەکەی سیاسی لە باشووری کوردستان ممکنە ڕازی نەبن بە شتێکیوە یعنی ئەمانە هەمووی پرۆبلێمە دوایەوە پرۆبلێمی حیزبایەتیشمان هەیە چه حیزبێک سەیتەرە بکە بەسەر ئەو کۆنگرەیە چه حیزبێک کێ بێ بە سەرۆکی ئەو کۆنگرەیە کێ فەلسەفەی چه حیزبێکی سیاسی لەناو کۆنگرە بێتە فەلسەفەی قبولکردن ئەمانە هەمووی پرۆبلێمە بەڵام وەکو وتم خۆشببختانە لە کاتێکی ئاوا تەنگانە ئەو خلافانە هەموو چوە لایەکەوە و خەڵقی کورد ئەوەتە پێشمەرگەی پەکەکە لە قەندیل و دێتە خوارە چێتە شنگاڵ چێتە زومار ئەچێتە گەرمیان ئەچێ بەرەو جەلەولا ئەچێتە مەخمور لە سنگەرەکانی پێشەوە شەڕەکەن و ئیسپاتیان کرد کە ئەوانە بەڕاستی هێزێکی نەتەوەین هێزێکی نیشتمانین هێزێکی ئینسانین باشە کە محەممەد من پێم خۆشە شعرێکی ناسری حیسامی بۆ بکەنەوە دەڵێ لە شاییدا ڕەنگی دەسرەی دەستی کوردان نەیەک نەدوو ڕەنگامەیە بێژمار لە ڕێگەدا کە هاوڕێژ بن وەک یەک ناڕۆن یەک دەوەستێ یەک بەرەو ژوور یەک بەرەو خوار لە نووسیندا هەرایەنە و لە باوەڕدا فرەچەشنن لێک ڕادەسێن هەرێمی نووسین و وتار بەڵام لە ڕۆژی تنگانە و کاتی ئازار هەرچی کووردە بە یەک زمان دێنە هاوار بۆچی تەنیا لە تنگانەدا ئێمە هەمومان کۆ دەبینەوانێ بۆ خیتابێکی سیاسی یەکگرتو دروست نابێ بۆی لەسەر مێزی گفتوگۆکانیش بۆی لە مستەوانێ و دەوڵەتێکەشا بتوانین قووەتێکی دیبلۆماسی و سیاسیمان هەبێ ئەمە خۆی شتێکی دڵخۆشکەرە کە لە کاتی ئازارە هەموو یەکگرینۆک و ئەکیید گرنگە بەڵام ڕەنگە بۆ خۆی ئەمەش گرنگ بێ کە وەکوتریش بۆ خیتابێکی سیاسی یەکگرتووی کورد گرنگ بێ بەڵێ ئەوە گەڕێتەوە بۆ عەقڵیەتی حیزبایەتی تەسکی هێزی سیاسی کورد بەبێ ئیستیسنا ئەم عەقڵیەتە بەسەر هەمویانە تەوزیفە بێ ئەم قسەی تۆ هەیە کەم هەیە زۆر هەیە متەمەسیکە هەیە لە مەراحیلی تاریخیا وردە وردە خەریکە لەژێر ئەو تەسیر و باندۆرە دێتە دەرەوە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ عەقڵە حیزبیەتێکە ئێمە ئێستەیش هەتا ئەم لەحزەیەش لە کوردستانە عەقڵی سیاسی هێزی سیاسی پێڕەویەکە و پیادەیەەکە ئەگەر وەختێک کورد لەمە ئازاد بوو فکری کورد عەقلی کورد سیاسەتی کورد ئازاد بوو لەم حیزبایەتیە تەسکە ئەو شتە زۆر بە ئاسانی دروستە بێت لە دنیا باشە دەتوانی بەڕاشکاوی پێم بڵێ چێن ئەوانەی کە سانسۆریان هەیە لەسەر ئەمە ینی نانێ وەکو پێویست ئەم بەدەم ئەم یەکگرتنەوە بێن ئەم خیتابە یەکگرتووە بێن لە ئەم خیتابە یەکگرتووە دەوڵەتی ئیقلیمی دەوری ئەساسی هەیە کە نایاڵێ ئەمە سەر بگرین ئەکید وڵاتانی ئیقلیمی بەڵام لە ناوخۆ لایەنە کوردەکان چێن کە نایەنەوێت وەکو پێویست هەموو لایەکەیەتە سەر مەسەلەی یەکێتی نەتەوەی و کۆنگرەی نەتەوەیی هەموو لایەنە کوردەکان هەرکەس لە لای خۆیەوە ئەڵێ ئێمە ئامادەین بەڵام کەیەتە سەر پراکتیک و تەطبیقکردنی عملی ئەو مشاکلانە دروست دەبێت
ینی بەداخەوە ینی پێویست ناکە ناو بڵێن یا فلان حێزیا فلان کەزیا فلان حیزب بەڵام لە ممارەسەی عملی بۆمان دەرەکەوێت کە چه هێزێک زیاتر حەزەکاویەتە پێشەوە چه هێزێک زیاتر لە بەعزێ قۆناغی تاریخیە خۆی یەکشێنێتەوە. بەڵێ لە ئێستادا کۆنگری نەتەوەی کورد چالاکن ئێوە ینی چالاکیتان چالاکی خۆیان بەردەوامە وەکو هەموو ئەزان ئەی سەرۆکایەتێکمان لە برەوەکسلە ساڵانە کۆبوونەوەمان هەیە 6 مانگ جارێک کۆبوونەوەی کۆنسەکەی هەیە ئەو چالاکیانێکە یەکەن لە ڕێگەی ئیمیل و ئەنتەرنێتەوە دێ بۆ هەموو ئەندامەکان هەموو ئەندامەکان بەژاری لە ڕێی و ڕێی گۆڕینەوەکەن بەڵام وەکو وتم ئێمە هەدەفمان هەتا لە دروستکردنی کۆنگرەکە لە خاڵێک لە پەیڕەوی ناوخۆکەی ئەوەیە کە هەوڵە دەین بۆ کۆنگرەیەکی نەتەوەیی هەموو هێزە سیاسیەکانی کوردستان لە شوێنێکی کوردستان کۆبێتەوە کۆنگرە بگرێت. هیوادارم دوای ئەم ئەحداسە پێ دوایە ئێستا کاتی ئەوەی ئێستا قەناعەتم هەیە وەکو چەند جاریش لە تەلەڤیزیۆنەکانی لەم ڕۆژانە من پێشنیارم کرد کە ئێستا کاتی ئەوەیە ژوورێکی عملیاتی هێزە سیاسیەکانی کورد چونکە ئێستا پێشمەرگەی هەموو پارچەکان هەرکەس بە گوێرەی حەجمی خۆی و ئیمکانیەتی خۆی لە شەڕایە و بەشداری ئەم مقاومەتەی کردووە. ژوورێکی عملیات لە هێزە سیاسیەکان لە حیزبەک لەو حیزبە ئەساسیانەی کە هێزی عسکەریان هەیە و لە جەبهە شەڕەکەن و ئەو ژوورە عملیات تا کوردیە ئێستا ژووری عملیات هەیە عێراق و ئەمریکا و کورد لە هەولێر ژوورێکی عملیاتیان هەیە و تا چەند ڕادەیەک ئێران و تورکیاش ئاگایانە لەو مەسەلە هەیە و بەشداری تیاکەن پێتان وایە لە ئێستەوە بێ و ژوورەش دروست بە قەناعەتی من پێویستە هێزێکی کوردی هەوڵتان بۆ داوە ئەوە ئیشتان بۆ کردووە داواتان کرد بەنسبەت من وەکو شخص پێشنیارە لە چەند منبەرێکەوە ئەوم ئیعلان کردووە ممکنە پەکەکە لە ئەوە ڕۆژ و داوای کردووە کە ژوورێکی عملیات بۆ ئەوەی ئەو ژووری عملیاتە بێتە بنکەیەک بۆ دروستکردنی هێزێکی چەکداری کوردی موحد هێزێکی چەکداری کوردی یەکگرتوو لە پەکەکە لە پارتی دیموکراتی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بزوتنەوەی گۆڕان لە یەپەکە پەڕینەوە ئەم بەرەوە وەکو داعش سنوورەکانی پێشێل کرد و سنووری سایکەس بیکۆی خستە ژێرپەی ئەوانیش عینی شتیان کرد و هاتن و ئەوەتە لە ڕەبیعە و لە زومار و لە شنگاڵ دیفاع لە باشووری کوردستانەکەن بەرامبەر بەو هێزە تاریکە ڕەشە. باشە ئەمە وای کرد کە ئەمڕۆ هەوڵ بدەین هێزێکی سیاسی چەکداری هێزێکی سیاسی عسکەری کوردی دروست بکەین و سەرۆکایەتێکی هەبێ و ژوورێکی عملیاتی هەبێ بۆ ئیدارە چونکە مەسەلەی ئەم شەڕی ئەم داعش کە هێرشی کردو بۆمان هی ئەم ڕۆسبەی نییە. ممکنە ئێمە بتوانین لەم مەرحەلەیە بەو یارمەتە جیهانیە کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت بۆ کوردستان و بەم یەکگرتنەی کورد و مقاومە شەریف و مەردانەی کە پێشمەرگایکەن لە سنگەرەکانە بتوانین خەتەرەکە دوور بخەینەوە لە کوردستان بەڵام معنایوان نییە داعش تەواو بوو ئەو خەتەرە تەواو بوو ئەم شەڕە درێژەیە کێشەیە شەڕی شیعە و سوننەیە ئێمەیان بە زۆر هێنا خستنیانە ناو شەڕەکەەوە ممکنە خۆشمان خوێندنەوەیکی ورد و دقیقمان نەبوو بۆ داعش و بۆ حرەکەی داعش و بۆ شەڕی شیعە و سوننە بەهەرحاڵ کەوتینە ناوی بەڵام قەناعەتی من وایە لە ئێستەوە تا چەند هەفتەیەکی تر تا ماوەیەکی زەمەنی خەتەرەکە لە کوردستان دوورەکەوێتەوە بەڵام شەڕ ئەمێنێ داعش ئەمێنێ خەتەرەکە لەسەرمان ئەمێنێ مادام ئەم خەتەرە ماوە پێویستەکە لەسەر کورد هێزێکی عسکەری موحد ژوورێکی عملیاتی کوردی موحد منزومەیەکی استیخباراتی کوردی موحد بۆ گۆڕینەوەی معلومات و زانیاری لەسەر ئەو وەزع سیاسی و ئەو هێزە تاریکە و لەسەر وەزعی ناوچەکە ئەمانە هەبوون هەمووی ئەبن بەهۆی ئەوەی کە یەکێتێکی نەتەوەی کوردی دروست بێ لە مستەقبلێکی نزیک. باشە دەمەوێت پرسیار بکەم سەبارەت بەوەی کە لە ئێستادا کۆنگرەی نەتەوەی کورد ئەندامەکانی لە چێ پێک دێت ئەو ئەندامانی کە لە کۆنگرەی نەتەوەی کوردان خەڵکانی بەلایەنن یاخود هەموو پارتە سیاسەکان کە لە تەواوی پارچەکانی کوردستاندا بوونیان هەیە ئەندامی خۆیان هەیە لە ناو ئەو کۆنگرەی ئێمە کۆنگرەی نەتەوەی کووردا زۆربەی لا حیزبین بەڕاستی بەڵام هەچەند خەڵکی سەر هێزێکی سیاسی وەکو بڵێن هەیمەنەی لەسەر هەیە چونکە ئەوان
بەڕێوەیە بن ئەوان مەسرفیەکەن ئەوان ئۆرگانیزەی کۆبوونەوە و شتەکانەکەن زۆربەی خەڵکی کوردی پارچەکانی تریتایە هێزی سیاسی تریتایە وەکوتم هەوڵەکەش ئەوەیە بێ بە کۆنگرەی هەموو نەتەوە باشە زۆر جار قسە لەسەرەوە دەکرێت کە ئەم کۆنگرەیە وەکو پێویست چالاک نییە هەر بۆ نمونە بڕیارە عەبدوڵڵا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوەتی ئایا بۆچی ئەندامانی کۆنگرە هیچ قسە و هەڵوێستێکی ئەو تویان نەبووە بۆ ئەم ڕۆژەی ئێستا هەرێمی پێدا تێدەپەڕێ و بێدەنگن بێدەنگ نین ئەوگەرە ئەو برادرە بەڕێزە ممکنە متابعی نەکرد بێ هەر لە ڕۆژی یەکەمەوە کۆنگرە هەیئەی داری کۆبوونەوەیان کرد لە برۆکسل پەیوەندیان لەگەڵ یەکێتی و ئەوروپا و ئەو دەستگا دیپلۆماسیانەی کە پەیوەندیان هەیە لەگەڵیان پەیوەندیان کرد بەیانیان دەرگرت کۆبوونەوەیان کرد لە مینبەرە تایبەتیەکانەوە لە ئەوروپا ڕێی خۆیان دەربڕی و بانگەوازیان لە خەڵکی کوردستان کرد کە پژگیری هێزی پێشمەرگە بکەن بۆ بەرەنگار بوونەوەی داعش ئەمانە هەمووی کراوە. بڵێ هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ تانتەها دەڵێدا لە ئێستادا هەرە و پرسیاری پێشووتری خۆمە کە دەڵێ لە ئێستادا کاتێکی گونجاو نییە بۆ کۆنگری نەتەوەی لە نێوان لایەنەکاندا کە لایەنەکان زۆر لێک نزیکن و ڕای تۆی دەوێت دەڵێ بەڕای دکتۆر دواخستنی کۆنگرە گەر پەیوەندی بە سەرۆکایەتی کۆنگرەکەەوە هەبێت ئەمە ئەو شێکی کەی بەکارهێناوە بەڵام من دەڵێم کەم تەرخەمی ئەو لایەنانە نیشان نادا کە گرفت لەسەر سەرۆکایەتی دروست دەکەن. وڵی خۆ حەق نییە گرفت لەسەر سەرۆکایەتی دروست بێ و گرفت لەسەر سەرۆکایەتی دروست بێ شتێکی نێگەتیفە کۆنگرەکە ئەو کۆمیتەی ئامادەکاریان دروست کرد لە هەولێر کۆمیتەی ئامادەکار چەند کۆبوونەوەی کرد بەڵام هیچ دەرەنجام بڵام مشکلە دروست بوو لەسەر ڕۆژئاوا و لەسەر خیلاف و لەسەر دەسەڵاتی ڕۆژئاوا و بەشکردنی دەسەڵاتی ڕۆژئاوا و ئەمانە پرۆبلەمێکی گەورە دروست بوو لە بینی پەکەکە و لە بینی پارتی دیموکراتی و هەندی هێزی تر ئەمانە دیالۆگ دەستی پێکرد بۆ چارەسەری ئەمانە ئەم وەزعە تازە هاتە پێشەوە هیوادارم دوای ئەوەی کە وەزعی کوردستان ئارام ئەبێتەوە بەس ببوو لە دوکتۆریانی پێدوا بوو ئەگەر ئەم دۆخە نەهاتایە تا ئاراوە کۆنگرەی نەتەوەی سەری دەگرت بە قەناعەتی من چونکە هەوڵێکی باشە بوو هەوڵێکی جدی هەبوو بەڕێزۆجان چەند نامەی بۆ کاک مەسعود نووسی لە زیندانەوە چەند پێشنیاری بۆ کرد چەند جار لە لایزانە هات تایبەتی جگەر لە باسی وەزعی سیاسی ناوچەکە و کوردستان و پرۆسی ئاشتی لە باکووری کوردستان تایبەتی بۆ مەسلەی کۆنگرەی نەتەوەی یەکێتی و پارتی و سەرانی کوردستانی باشووری ئەبینی بۆ ئەوەی فۆرمۆلەی ڕێیەک بکرێت ڕێیەکی موحد دروست بکرێت چۆن کۆنگرەکە ئەو کۆمیتەی ئامادەکارە بکەوێتەوە کار ئیتر ئەم وەزعە بەڵێ بەڵام چەند مانگێک پێش ئێستا هەر لەم بەرنمەیەدا عەلی کەریمی کە ئەندامی ئامادەکاری دەستی ئامادەکاری کۆنگرە بوو بێ ئومێدی خۆی نیشاندا لەوەی کە کۆنگرەی نەتەوەی کورد سەر بگرێ من ناومێد نیم ئەچۆن من لە کۆمیتەی ئامادەکارە نیم بەڵام و باسی لەوە کرد کە گرفتەکان ئەوەندە قوڵن بە تایبەت لەسەر مەسەلەی سەرۆکایەتی بۆیە ئەم بێ ئومێدی و ڕەشبینی خۆی نیشاندا لەسەر مەسەری سەرۆکایەتی ئاخریشت پێشنیاری بەڕێز ئۆجەلان ئەوە بوو کاک مەسعود بێتە سەرۆک لە ئیلاجزانە بێتە هاوسەرۆک ئەوە قوبوڵ نەکراوتی کە کاک مەسعود سەرۆک بێ کێ قوبوڵی نەکرد مەسەلەی هاوسەرۆکی لیلازانە لایەنی پارتی ڕێیان هەبوو تەحەفوزیان هەبوو کە مەسەلەی هاوسەرۆکی سیستەمێکی پەکەکەیە نابێت تعمیم بکرێ بەسەر هەموو خەڵکی کووردا ئەوانتیان باشە کاک مەسعود سەرۆک بێ با لە لێزانە جێگری بێ خۆ مەسلەی جێگر لە هەموو سیستەمێکە هەیە لە هەموو حیزبێکە هەیە لەسەر ئەوە مناقەشە دروست بوو دیسان ڕێی گەڕایەوە بۆ ئێمرالی دوایی گەشتە سەر ئەوەی کە کۆنگرە سەرۆک هەڵبژێری کۆنگرە کە گرێ ئەدرێ با چەند کەسێ خۆی تەشێکا بۆ سەرۆکایەتی کۆنگرەکە لایقی ئەوە بێ و کێ سەرۆکی هەڵبژار چ کەسێک هەڵبژێرا بە سەرۆک باوە بێتە سەرۆک لەسەر ئەمە تقریبان ڕایەکی گشتی هەبووە لەسەر ئەمە مەسەلەی سەرۆکایەتی ئاوهایەک لا کرابووە کە کۆنگرە سەرۆک هەڵبژێری و بە قەناعەتی من ئومێدەوارم یعنی متەفائلم کە دوای ئەمە مەسەلەی کۆنگرەی نەتەوەی ژێتەوە سەر شانۆی باسکردن و گفتوگۆ و دیالۆگ و
و هیوادارم بگەینە ئەنجامێک و ئەمەش هەروە بە ئاسانی نابێ ئێمە تەبیعەتی مجتەمەعەکەمان دەزانین تەبیعەتی حیزبە سیاسیەکان دەزانین تەبیعەتی ئەو لیدەر و قیادانە ئەزانین کە قیادەی ئەم مجتەمەع و ئەم حیزبانەکەن لە هەموو لەو مجتەمەع و لەو کۆمەلگایەوە هاتوون لەبەر ئەوە هەروە بە ئاسانیش دروست نابێ بەڵام معنای ئەوە نییە کە نابێ بەڵێ کاک محەممەد زۆر بە کورتی دەمێ وەڵام بیتەوە لە بەرەوەی کاتم زۆر کەم ماوە ئالانی ئەلەند لە بەریتانیاوە دەڵێت زۆر ڕەشببینم چونکە لەم جەنگەشدا شەڕەپەڕۆ هەیە زۆر جێداخە کە کورتا ڕۆژی قیامەت یەکدەنگ نابێت چونکە ئێستا و ڕابردوو ئەوەی سلماندووە دەمەوێت زۆر بە تایبەت لەسەر مەسلەی هەڵکردنی ئاڵای پارتەکان لە بەرەکانی جەنگدا ڕای ئێوە بزانم ڕای من دوێنێ وابزانم دوێنێ بوو پێرە بوو سەرۆکاتی هەرێم بەیانێکیان دەرکە کارە ئاڵای کوردستان بکرێ شتێکی تەبیعیە یەک ئاڵا هەبێ بۆ ئەوەی وەکو ئەو برادەرە ئاڵێ شەڕەپەڕ دروست نەبێ و بە باوەڕم ئەوە نابێتە موشکیلە نابێتە گرفت یەکێک کە ئامادە بێ خۆی با بە کوشت و خوێنی خۆی بڕێژێ و لە سنگەرەکانی پێشەوە لەو گەرما و لەو بێئاوی و بێنانی و بێزەخیرەیە مقاومەتی ئەو هێزە تاریکە بکە مەسەلەی شەڕەپەڕۆ شتێکی ئەوە مشکلێنی بەڵێ زۆر سپاس بۆ محەممەد ئەمین پێنجێنی ئەندامی کۆنگرەی نەتەوەی کورد و هاوکات سیاسەتمەدار سوپاس دەکەم کە لە دیوی دووەمی هەواڵی ئەم شەودا میوانی بەرنامەکەمان سپاسیێوەژەکەمەوە خەبەرێکتان بڵاو کردوێسە کە کاک مەسعود چووە سەردانی جەبهەکانی پێشەوەی کردو و سەردانی گریلەکانی بەکەکەشی کردووە لە مەخمورەوە شتێکی دڵخۆشکەرە کە سەرانی کورد ڕێز لەو تێکۆشان و خۆ فیداکاری ئەو خەڵکە بگرن ئەوانە ئەو هەنگاوانن کە عقلیەتەکان نزیکەکان بەڵێ دووبارە سوپاس بەخێربێ بەڵێ بەڕێزان سوپاس بۆەوەی تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون تا بەرنمێکی دیکە هەر شاد بن.